تا ئێستا نەخانوو دێنە سیارە. والله تر ڕازین بۆ بەشەی خوا پێیاوین. دیارە هەرەوە نەمانتوانیوە خەڵکی زۆری ژاتۆی سێتی خانوش و سیارەشمان بۆ بکرێن من خۆم نەمیستم. قبوڵم نەکردەوە نەمیست. قبوڵیشی ناکەم. دەست و پەنجە و ڕەنجە شانە لەخوا بەزیابێ خاوەنی یەک قسەم کێ دینارێکی یامە دەبێ بیەمەوە. تا ئەم تەمەنە. من لەسەر کەس نەژیام تا ئێستا الحەمدولله. خەڵکێکی زۆر ئێستا ئاگام لێ بۆ هەمویان وێنەیان دەگرت. مرتاحی لەگەڵەمەیە خودی تر نییە ئێمە بۆ خزمەتیەوە خەڵکین خزمەتیانین بۆ هەرچی یەکدێن لە خزمەتیان خەڵکی پرسیاری شەرعیەکە لێرەش پرسیاری وازە لێ نایەنە خەڵک لێرەژێ پرسیاری شەرعیەکە طەبیعیە بەلامەوە با سەلامەتتان تااقەتێکی باشە هەیە بەڕاستی یعنی لە مزگەوت پرسیاری شەرعی لێرەش ئەرکێکی قورس تااقەتمانە بێت تواناییمان هەیە با بەکاری بێنین لە قیامەتدا لەسەر گەنجی پرسیارمان لێکرێت لە چیا بەسەرمان برد بەڕاستی با لە خزمەتی خۆمانەوە خەڵکایە بەسەری بەری نانیشت نەخوارە بچین نانێک بخۆین و قسەکانیشمان لێ بێکەوە لە خزمەتتانە ئینشاءالله. مامۆستا خواردنەکانمان بۆ هاتووە پێم وایە بێ هەندێکی تریش لە ڕێیە جا دەمەوێت پێشەوەی دەست پێ بکەین بسمیلای لێ بکەین تا چەند گرنگە مامۆستای ئاینی ئابووری سەربەخۆی خۆی هەبێت خۆی بژێنێت. وەڵاهی ئەوە زۆر گرنگە چکە بەڕاستی پێغەمبەران کاریان کردووە ئابووری سەربەخۆی خۆیانیان هەبوو ینی تەماشاکەی داود عليه السلام ئاسنگەر بووە زەکەریا نەجار بووە دارتاش بووە هەندێکی تریان با بڵێن شوان بوون وەرەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ باشترین بژێوی کە ئینسان پایکاوێ کە بەدەستی خۆی بماندووبوونی خۆی پایکە و ئەوە بەڕاستی هاوکاریانە بێ بۆ ئەوەی بتوان داوەکەشیان بێ بێمنەتانە بکەن ئەوەی کە ئایانەوێ بە جوانی بە خەڵکی بگەن الحەمدولله نەمان دیوە مامۆسایانی ئاینی پاڕێنەوە لە خەڵکو خۆم وەکو خۆم هیچ مامۆسایەکەم نەدیوە کە بچێت لە خەڵک بپارێتەوە بێوێ ئەو بەخێویکا و بیژێنێومانە بەڵام هەموو مامۆسایەکیش حەقی خۆیەتی کەەوە باستەی مزگەوتێک بووە بەستێ و داوەیە بوو ئیتر کاری پێ نەکرا ئیشی پێ نەکرا و مەرجنیە هەموو کەسێوەکو من وەستا بێ شێخ بێشتێکی لەو بابەتە بێ بتوانێت ئیش بکە حەقی خۆیەتی کە ئەو خەڵکە بیژێنێ بەڕاستی چونکە ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ کە بوو بە خەلیفە هەستا عین بەیانیان بڕوە بۆی شوکار ئیمامی عومەر بینی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمی بۆ کوێ ڕۆی فەرمی مناڵەکانم بەچی بژین فەرمی تۆ ئومەت لەسەرشان دا ئەنیشی لە بەیت المال عەتاء بۆ بڕێتەوە بەشی خۆتە بۆ بڕێتەوە ئەمە حەقی خۆیەتی چکە ئەو ژیانی خۆیە بەخشێ بۆ میلەتە ئەو میلەتەشە بێ قەرەبووی ئەوەی بۆ بکەنەوە کە ماڵ و مناڵی مەغدور نەبێ و پێداویستی بۆ شتانە نەبێ بۆیە ئەوە حەقی خۆیانە ئەگەر ئەویان بۆ بکرێ مامۆسایان لەلایەن خەڵکیەوە چ لەلایەن دەسەڵاتەوە کە هەیە و بە هەمان شێوە ئەگەر بتوانێت بژێویەکیش بکە لەم کاتەیە کە بە تایبەت یعنی سەیرەکەی ئەو حەقی خۆیان پێیان نادرێت ئەگەر کەسابەتێک شوکارێکیانە بێ زۆر تەبیعیە ئەوانیش ئینسانن حەزیان بە ژیانێکی باشتر هەیە ماڵ و مناڵیان بژێنن شایستەتر بژین زۆر تەبیعیە و حەقێکی شەرعی خۆیانە و کەس ناتوانێت ڕەخنیان لێ بگرێ بڵێ بۆ هاتوونە دەرەوە بۆی شەکەنوانە بێت لە مزگەوت تا وانە بگرەوە باشترە بۆیان بۆی داوەکەیان زۆر بەسەر بەخۆی بێمنەتانە بکەن.